نشأت زازا بر برسي وفيسين خوجهي أنجمنا كردي أنا كسل الاستوديو بيفاني منك نشأت بخير هاتي خير دار بس واسطة واو مظلوم عبدي والسرچ الهفكرية دەستپێکێ دەسلااو بۆتە و هەمی تەماشاوانن ڕوودا و تیوی بێگومان ئەوایە ماوایە هەیڤێکی هەیڤنی بێکێ داموستاندن چێ دەبن ئەو داموستاندنی هاناکەژی تایبەت بگران بیە جەنابێ سەرۆک دەبێ مەسەلا هاناکەدە ئێمەژی ئەم گەشتبینن گۆ ئەو داموستاندنی هاناکێ بەر باشیە دەچن هێویدارن گۆ بگەین قونەغا ئەوا گۆ ئیر ڕۆژ ملەت ئێمە هەمی چاوەرەی وەیە ئەوژی لەفکردنێکی سیاسی چێکردنا شاندێکی گۆ پێ هەرنەشامێ بێگومان سەرسێ ئاستا ئەو داموستاندنی هاناکە چێبوو جڤاتە داوی دەب تایبەت یەک جواناکێ پەیداکردنا زەمینێکی گۆل سەرعەردێ زەمینێکی سیاسی بێ گۆجیهێ ڕەحەتیە بێ خەلکێمە بڕەحەتیژی مەسەن حالە سیاسی دەبێژین هەروەهاژی هەن پێدویە ژیانە ڕۆژانە گرێداینە خەلکێمە بە دۆ چێکردنا ڕەشپەلەکێکی نەهات دەستپێبەری گۆگوتی دەستپێکردن وەکی چێکردنا ڕەشپەلەکێکی سەر ئاستا سیاسی ئەو ڕەشپەلەکە هەناکەوێ بێجێ گفتوگۆی بۆ سبەی پێشە ڕۆژێ خەلکێمە پارتیەن مەی سیاسی حەمیل سەر داموستاندنێکی بگن دا بگن وەگوتی قوناغێکی ڕۆیا سیاسی بگشتی تەمام بکن پاشی وێرە چێکردنا شاندێکی و ئەو شاندەهاناکەژی هەرێ شامێدا داموستاندنێ ئیرۆ ڕۆژ و دەستڵاتا گو ئیرۆها شامێ برێڤەت بی باشە یعنی سپاس بوان سێخ لەسەر سێ خاڵین سەرەکە وە هەفکردنە تناکۆکی نەمان نەکەک نەشەد یعنی ناوبەرە وەو ئالێ دندا ئەدی ئەس دەبێژم ناکۆکیان بکن نەمانە مەسلەی ناکۆکیان ئەم دەدن پشووندا ئیر ڕۆژ ڕاستێژی خواستەکەکی گرنگی هەیە بۆ خەلکێ مەتمان بۆ بزانبن یعنی ئەو ناکۆکیان گۆبەرێ پەیدا بوونیاژی هەنە حتاوێکی ڕۆژە ئیرۆ ئەم دەکارن ببێژن وەکی لەفکردنێکی هەیە ئەموانە کۆکیان بدم شوون دەژبەر تشتێکی گرنگتر هەیە ئەو گرنگیە هەناکەژی گرێدایە مافێ مەبە خواستەکێ مەبە داخوازی مات سووریا پێشە ڕۆژیدا لەسەر وێژی ئیر ڕۆژ وەختێک گۆ هەواڵبەندێمە ئەگەر ئەمریکی بن ئەگەر فەرەنسی بن ئەگەر بریتانی بن یاژی وەگوتی تایبەت بگران بیە جەنابێ سەرۆک دەبێژێ ضرورەتێک هەیە گۆون کورد دەکاربن یەک دەنگێ یەک ڕەنگێ یەک هەڵوەستێ بچون شامێ ئەگەر نە ئەو بێدێ هەمی وگوتی تەرەفێن سیاسیە ژلایەن سیاسیش دەست ببن وۆژی فرسەتێکی دیرۆکی هاتیە یەکەم تشت ئەم دەکاربن مافێک ملەتێ کورد شامێ چارەسەر بکن و ساز بکن پاشی وێرە ئەو تشتین هەیە ئەو ناکۆکین هەیە جودا جودا لەڤەل دەڕەهاناکێ مرۆڤ دەکارێت سەرواناکێ بگەهێ قوناغێک وەلسەر پرەنسیبین سیاسی لەسەر چ هەفکری ینی مەسەلەن هونێ هەرن شامێ ji bo Kurdan daxwaza çi bike? Ew levkirina gotî bibêjin hat destpêkê de nebûye. Tenê wekî reşpellikekê derî nivîsandin, ew reşpellikanakê berê hinek dîtinê me siyasiya bûn levkirin neme hebûn. Eger tu bibêjî hewlêr yek hewlêr du lê bi rastî tefahumatên got 2019 çêbûne dibin çavdêriyan Amerîkana de. Royekî siyasî wî Çexî hatibû diristkirin. Lê rejîm hat rûxandin. Anha em ji wê derbas bûne. Li ser wê jî piştî rûxandina rejîmê tiştê got em dikaribin ji wê nakê gotî qezinc bikin her wiha we gotî lê zêde bikin. دێ سیاغت ببێ ینی تزانی چ مەبەستە vê pirsê çi bû yanî hûnê daxwaza çi bikin bêguman yekem hûn û Mazlûm Abdî gihîştine yanî yek bawerî xwesteka me wekî Encûmena Niştîmanî Kurdî her wiha wextê got me wa jî levkiribûn me xwesteka me meselê federaliyetê ye la merkeziya navendiyan siyasî wekî got navtê yanî li ser wê nakê dê kar be lê Fransî û Amerîkî gelek jara dibêjin divê Ereb guhê wan neewdîne ser vê nakê wekî federaliyetê a baş ew hûn bibêjin navendiya siyasî ew xwestek û daxwazên got federaliyetê de cî bicî dibin li ser wê nakê we gotî isqat bikin. Baş e tiştekî din xwest divê bizanibim ji bo avakirina şandê dibêjim dema ku şandek avakir tenê hûn û peya nekêbin di nava wê şandê de yên ji wê kesên din yên ser bixwe ne diyare hetan hawe gotiye bi çi şêwayî bê lê bêguman ez tesewwur nakim got kes ji vê mesela şandê dûr keve bêhtir anha yekem gav layanên siyasî bi giştî ego îro roj li ser wekî tevgera siyasî Kurdî bi nav nîşan dibin Kurdistana Sûriyê de her wiha we gotî eger xwestek pê hebe got mirov îstîane bi xelkekê dî bikin pispoj bo vê mesela hinek ez dê bawer bim ne Encûmena Niştîmanî Kurdî û ne tarafê dî jî wê we gotî ji vê mesela hinekê ne okey tek neşet teqrîben yanî dixwazim texmînen bizanim şand wê ji çend kesan pêk were ne diyar ندیاره حتی نه ندیاره او شاندا گو بهتر گریدای او گوتی که شام بچرنگید خوازه لی از باور دکم یعنی شاند و نبسه دزی دمازم ببیش بر بهتر و گوتی مرد کار بد بن کنترل ده بیوت کار به و خواسته کو دخوازه هانا که بشیوه کی فرمی جیب جیب اوکی لی و تمثیل کی بگشتی هبه آها و آماده کاریا
يعني بروجيك دستوري كريه جبو كردن روجافا بێگومان خواستەک و داخوازن ئەنجومەنە نیشتیمانی کوردیا ژ وەکو تیڤالایانی سیاسی ئێگۆ بکێژن هەبێ دێ هەمی ساز ببێ ئەوایش بۆ مەسلەی دانوستاندنان دەستوری بێ ئێمە وەکی ئەنجومان بەرێتەیت مەسل ناو ئۆپۆزیسیۆنێ دەبوون شاندێکی ji بۆ مەسلێ نویساندنا دەستوری هەبوو لێ ئەو هەمی ڕووهاتم شوون خستن ئیرۆ ڕۆژ چاوەڕێی وێنە گۆ کۆنگرێکی نەشتیمانی چێ بێ هەر کەسێک تێدە پەشدار ببێ پاشی وێرەوە گوتی شاندەك ژوێ مەسەلا هەناکن ویساق ببێ دادکار بێ دەستورێکی نو وەرە نویساندن کوردجی جهێ خۆ تێدە ببینن کوردێک گۆ جهێ خۆ تێدە ببینن وێگرێدای بم لە تەفگەرا سیاسی کوردی بە بۆی ڕوئیا سیاسی ئاگۆ تەوگەرا سیاسی هەمیکی تندرە ڕۆژاوای کوردستانی دە ساز کردە دێل سەروێ دانوستاندنێ بکن و سەروێژی وە گوتی مافێ ملەتی کورد دەستورە سووریا پێش ڕۆژت بەری هەم بچن دانوستاندنین لەگەل شامێ هونێت ناوە ڕێڤەبەریە خۆ سەر دەجا بگرن نا مس موضوع ڕێڤەبەریە و هەبوون ئەمەد ناودن ها ئیرۆ ڕۆژ ئەوەیە هەمی شوند کەتن یا یەکەم سەرەکە ئیرۆ ڕۆژ چێکردنا ڕۆیەکی سیاسیە چێکردنا شاندەکەیە ئەو زمینن گۆ پەیداد بێ ڕەحەتی وە گوتیل سەر عەردێ زمینێکی سیاسی خەلکێ مەهنێکی ڕەحەت بژی ئەو ناکۆکیان سیاسی گرتن کوشتن ئەف تشتیان ناگەێنێکی بشون بکەون هەری سەرەکە گۆ ئەم هەرن شامێ وختێ گۆ لەفکردنەکل شامێ چێ بوو دەهنگی وە گوتی ئەف ڕێڤەبەریژی خویاکی دیمینێوێ چێوێ گرێدایەوە بگوتی سووریا پێشە ڕۆژی بە بچی ئیتاری بێ لەسەر وێ ئەوەیە گرێدایە پێشە ڕۆژێ بێ باشە هونێژ بوو پێشە ڕۆژە ڕێڤەبەریەژی هون و مظلوم عبدی هونێ الهەف بکن بێگومان ئەدەبێژم مختێ گۆ لەفکردنێکی سیاسی هەبێ لەسەر ئاستەوە گوتی خۆستە و داخوازێ ملەتێمە ئەو لێ ئەو لەفکردنە هاناکێ ساز ببێ دە دەستورە سووریا پێشە ڕۆژێدا دێ ڕێڤەبەری هەر کەسێک جهێ خۆ تێدە ببینێ ئەس بێژم ڕێڤەبەری بڤی شێوایە گۆ ئان هاژی نامینێ دێ بێگومان نوژەن ببێ وەرێژی خۆستەکێکی ئەنجومەنە نیشتیمانی کورد بوو گۆ خۆت ناو ڕێڤەبەریە دەبینێ هەنگاوژی وە گوتی هاتبوونە ئاوێتن لێ ئەو زان ئاستەنگیە گۆل پێشیاوێکی باش کاک نەشەت نەها مەسەلەن توزانی ئەگەر هاتە خواستن پێویست کرد لەشکرین ڕۆژ دەرباسی ڕۆژاوای کوردستانی ببن پشتگیریە هەسە دێ بکەن و لەگەلڤەیەکێنە ما ئەم بێژن ئەڤەیە پرۆژەیەکی هێل پێشە مرۆ نکار لە سەرەوە بە ئاخەوێت ژبەر ئەڤەیە گرێداییە گەلک توشتان بە گرێداییە و گوتی بلەفکردنەکی نافخۆییڤە گرێداییە بلەفکردنەکی نافدەولەتیڤە گرێداییە لەفکردنەکی دەور و بەرێمە گوت و بێشکریت ناوە خۆدا یاجی لەگەل مەزلوم عەبدی بێگومان نیقاش زەرێ ناکێ چێبۆ و هەروەها و گوتی ئەو دانوستاندن بە جەنابێ سەرۆک ڕەژی هاتیەکردن ئەس دیسەژی تەکەست کەم دەرباسبوونە لەشکرێ ڕۆژ گرێدایە پرۆسسێکی سیاسی بگشتیڤە نەگرێدایە یەک بریارێ ئەنووەڵە دەرباس ببێ یا دەرباس نەبێژ بۆ مەسەلا تەنێ پشتەوانی کە معەن ئەف لەشکرێ هەناکێ جەنابێ سەرۆک تەکەس دکێت چێ بۆش بۆ پاراستنە خەلک و خاکە سووریە و خەلکێمەی کوردی ڕۆژاوای سووری فبالتالي دەرباسبوونەوە گرنگیکەوێ هەیەم حەز دکن گۆ دەرباس بن هەوڵجی دەدن گۆ دەرباس بن لێ ئەڤەیە گرێدایە پرۆسێسە سیاسیڤە ئاگۆ ئەم هەردوو طرف لەف بکن ji بۆ ڕاستیژی تا ئاستانگی چێ نەبن نەتەنێوە گوتی دەرباس بۆ ببریارێکێ و سوبەین ئاستانگینی بەرنەپێشیانەکێ بۆەوەژی ئەم حەز دکن هەر گاڤێکی گۆ ئەم باێژن ئەو گاو جهێخوا بگرێ و دیسە ئەم شوون دەنەوێگەرن ئەم نەبێژن خۆستکە مە ئەف کردبایە هونێ مەسەلەنها داخواز هەنە شام داخواز دکە و هەسە دێ چەکێن خۆ دەینە یعنی و نەمینە ئەس دخوازم هەلوەستەوە بزانم ئەس دبێژم ئەوەیە هەنێکی گاوەکی لە پێشە هێزووە ئەف مەسلەی هاناکێ دادانی ناچێکە و نەدانی ناوێ ناکێ گرێدایە پرۆسەیەکی سیاسی بە ئانا هات و دانین یعنی کی بە وێ هەرێمە هاناکێ کار بێ کۆنتترۆل بکە شام تمام ئیرۆ نەکۆنتترۆل کرد ینی هەرێمن ئیرۆ هەندۆرە ئەگەر حەمسا ئەگەر حەلەبە ئەگەر ئەڤەیە گرێدایە پرۆسێسە سیاسی بە ئەگەر هات و لەفکردنەکی ما سیاسی بگشتی چێ بوو مادام ئیرۆ ڕۆژ کورد هەمی خۆ ددن سەراف دخوازن خۆستەکە خۆی سیاسی و هەڵوەستی خۆ پێنج و هەفتە حەتان هات درست بکنش بۆ ببن شریکە سووریا پێشە ڕۆژێ فبالتالي دەبێ ئەوژی بزانبن ئەف مەوضوعی هەناکێ گرێدایە بلەفکردنا سیاسی ئەم و خەلکێ شامی ئیرۆ برێڤەت بن هون و پەیەنەکێ هونێ کەنگی بجیبن کاکنەشە نێزیک نەدورە ئەف ڕەشپەلکە هاناکێ ئان هەر سەتێ شوڵاندن ئەو ڕەشپەلکە هاناکێ حاضر ببێ دێڕ و نیشتنێکی چێبێ دەستپێکێ دە پەیادەیە تەمانجۆ گوتیش بۆ دەستپێکێ دە پەیادەیە پاشی وێرەوە گوتی ینی ئەو تشتێن هەی ئەو ئاستەنگێن گۆ هەیش بۆ گوتی جودا جدامژێ دەرباس ببن ئادی پێشتر دەبێ پەیانێکی و هەروەهاژی وە گوتی ئەطرافێن سیاسیە گۆ دەرەوەی واناکەیانێکی ئۆکێ ئەز بەحسەوێ من خۆشی خست وێ پرسێ بکە مەسەن ئالین دنانە یەن لە دەرەوەی وانە
والدروي بيانكينا هوني تشاوان تفلي في بروسيا أفاكرنا شاندي بكن ام نلدجی اما بالنسبه مرا ام نلدجی یک طرفین سیاسی نگو ایر روش خود ناو پروسس ساده بینی هر یکی گو ایر روش باوری خو اگر کسانتی سر بخوا بنیاجین پارتیان سیاسی بن وقتی گو لفکرنا قد ناو هر دو لایان سرکه دا چید ببی اد بجم او لفکرنا هنا که وجه مصلحه حمی اطراف اجی بگو خود ناو دا بینی فبالتالي هابونا واد ناو دا گرنگی که ده هابونا واد ناو دا خورتایی که ده اما ام نلدجی نگو هر کس خود ناو دا بینی ببی شریک اما گو صبحی پرس عمل شامی خورتر و گشتر بکن باشا كك نشأت برصة ضوي هوني هر يعني هونين إصرار كن كود نافا ائتلاف ده بمينن يعني ائتلاف ما براستي استخدم في بزان موضوع ائتلاف وقتي بلكي موضوع كي قال لك خلق الدرهنا كي بحث كي اما ايرو ان هاجمره جرنجا جو امور كي كرد بيكشان دي هرن ائتلاف الدبر كي مايا ام دناف دنا كي معارضه كي لا شك وكي اوبوزيسيون بو لاز باورد كم تقريبا اطراف او تيارات سياسيه جوبرنا هابون حميجي تقريبا هاتن تذكاري حلاندن دبي روشا جو ان هذا بو اگر ماش خو قتل دبرك لامام اصرار دكن ان هاوم لو بحاول جددن جو ام بيك شان دكي كردي خل شامي بين الموضوع ائتلاف ابو جزء اكشما باشا هوني كنجي راج هنن كهون جا ائتلاف دركتن قصد بجم وقتی گو انجمنان اجتماعی کرد و حمیلایان سیاسی تفکر سیاسی کردی گهشت شامه و دانستاندن سر مافی کردی کرد و خواستک و داخوازی بیکر اد بجم ائتلاف نامی قالك سباس نشأت زازا بربرسي اوفيسن خوجهين انا كسي ميواني مبوي قالك سباس سباس باش. مولوتوف